ئیسلام تەنها نوێژ نییە بەینی خۆت و خوا وەکو عەلمانیەکان ئیسلاممان لێ بچووک دەکەنەوە با بە ئیسلامەتی پەیوەندی بە هیچەوە نییە لە ژیان بەس عیبادەتی خۆت بەینی خۆت و خوا ئەمە ئیسلامەتیە. نەخێر ئیسلامەتی هاتووە فەرمانمان پێ دەکا لەگەڵ خزم باش بین، لەگەڵ دایک و باوک باش بین، لەگەڵ خێزان و مناڵ باش بی، لەگەڵ مناڵی هەتی و باش بیت. وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين لەگەڵ مسکین و فەقیر و هەژار چاک بێ. دەبینیت لەولا وڵاتەوە کەسانێک هەیە 3-4 مانگە معاشی وەرنەگرت و هیچی نییە، مسکینە، با خانوویی هەبێت تێیدا بێت، هیچی نییە، بژێوی ڕۆژانەی نییە، مسکینە. ئەی ئەو کەسەی کە تۆ توانات هەیە واجبە لەسەرت یارمەتی بدەیت. ئەو کاتە تۆ دلیل و بەڵگەت هێنایەوە لەسەر ڕاستێتی ئیمانەکەت و ڕاستێتی ئەخلاق بەرزیت.